سڵاتان لێبێت نازەنین گۆرانم ڕەنگە هەر بە دیمەنەکان بزانن لە کێوم هاتووم بۆ لالش گفتوگۆ لەگەڵ گەنجێکی ئێزدی دەکەم. خۆتان دەزانن خەم و ئازاری ئێزدەکان بە ئاسانی لەبیر ناکرێت، بۆی ڕەنگە گفتوگۆی ئەمڕۆ جیاواز بێ لە هەر گفتوگۆیەکی دیکە. دەمەوێت بزانم گەنجێکی ئێزیدی دوای ئەو هەموو ئازارە چ جۆرە بربژێرێک هەڵدەبژێرێت بۆ پەرلەمانی عێراق و چی داواکاریەکی لەو هەیە. ناوێ من زانە حەسەنە خەڵکە نەحیا بەعادرێمە گەنجێکی ئێزدیمە عەمرێ من 19 ساڵە ئەڤە یەکەم جارە دە هەڵبژارتنێن پەرلەمانی عێراقدا بەشدار بووم. زانا هەندێک باسی ئێرەم بۆ بکەیانی ئێرە ڕۆژانی هێنی هەمیشە ئاوا قەرەباڵغا خەڵک زیاتر ڕۆژانی هێنی چ دەکەن لێرە؟ ڕۆژانی هەینی و ڕۆژانی چارشەمە ئێرەگە لە خاپسەیە چارشەم بووە و ئینیە گەلێک دەنا هێرکە خەڵک بەردوعایا تێن خۆتا بێنەوە خاچە هیڤیەک ئارماجێکت دلی دابتن تێت خۆ هیڤیا خۆ ئارماجە خۆشلارشە پیرۆز حازرت کرد. چارشەمان زیاتر قەرەباڵغەیان هەینی. خودێ هەردوو ڕۆژ چارشەمان و ئینی چارشەمان لێرەت بتە ئەستراحە بۆ ئێزدیان عامەتەن چارشەمان ئستراحەوانە. باشە شوێنی دوعاکان هیچ جیاوازە لە نێولالشیان نەخێر دەکاری لە هەر شوێنێک بێ دوعاکەی کاری هەموو جێکش بگەیت بەس پاخاسە هەی هەر شتێکی ئێکیە یا ئیستونا مەرازە کانیاسپیمە هەی شکەفتە بەراتامە هەی. خۆت ئاتەن چەند دیجار دەیتە ئێرە دەیتە لالش؟ من ئەمە چ ڕۆژە مەزی بەتاڵ مەستێ مەلای. باشە هەندێک باسی گەنجی ئێزدین بۆ بکە گەنجی ئێزدی ئێستا لەم ڕۆژەدا کە من و تۆ پێکەوە داخفین گفتوگۆ دەکەین لە چ کەمە؟ چ پێویستە؟ خودێ هەموو تشتێک بۆ ئێزدیان دەبێتن گەنجی ئێزدی هیچ شتێک بۆ ڕاناتیەکردنە نەش لای حزب عێراقی بە تشتێک بۆ ڕانایە دەکردن مادوێت تشتێک بۆ ڕابێتەکردن پرۆژەک بتن تشتێک تشتێک بتن شتێکی وەکو چ پێویستەوە؟ وەڵە شۆل عملێک هەبا محەلات بانەڤەکردن بیناسازی بە تۆ هیچ خزم و کەسوکارێکی خۆت هەن لە شنگال؟ بەڵێ هەمە بارودۆخەوی چاوایە شنگال؟ باردۆخی وەڵە نەباشە الگەلێک حەزبێ لێ وەکی حەزبێت عێراقی حژدا شعبیا لێ بەکەکە لێ وگەلە بارودۆخی ئەمنی ئەوێ باش نییە؟ بارودۆخی ئەمنی هیچ باش نییە. خۆت دەتوانانی سەردانی خزمەکانت بکەی لە شنگالیان بەهۆی بارودۆخی ئەمنی نەتوانی کەس نەقارم چم چێ دوو دەچم دێمە گرن نەقارم بچم بە دەرێ نانی نەوەک کوردستانە کوردستان وێ ئامنە تو کۆڤ بچی کەس گەلتە داناکە بە دەرێت چ بت و بچی بۆتە مشکلە لێ چێبن تێنە گرتە خەلێ. کاک زانا پشتی دەربازبوون زێدەتر ژە 11 ساڵ بەسەر جینۆسایدی شنگالێدا یعنی هەتاوەکو ئێستا ژمارەیەکی ئێجگار زۆر ژن کێچ کوڕی ئێزدی هەن بێسەر و شوێنن پێتان وایە حکوومەتی عێراق بەدەم هاواری وی هاتووە؟ حکوومەت عێراقیش تشتێک بۆ ئێزدیان نەکردووە بە هاواری ئێزدیان ژی نهاتووە بەس حکوومەتی کوردستان هاواری ئێزدیان هاتووە دەستگەی خێرخوازی بارزانی ئەو و کاک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی ئێستا. ئێوە چ شتێکتان پێویستە لە حکوومەتی عێراق کە تاوەکو ئێستا بۆ ئێزدیان نەکراوە دەتانەوە بکرێت؟ وڵ هەر شتێکی پێویست بێ بۆ ئێزدیان نهاتێکردنە بەڵ نە هەڵی کار بۆ ئێزدیان دابین دەکا و نە شۆلەکە نە ئەمەلەکە نە دەستگا. خۆت ئامادە کردووە بۆ هەڵبژاردن؟ بەڵێ خۆم ئامادە کردوومەدەن سەرلی زیاتر دڵخۆشی بەوەی دەنگ دەدەی یاخود هەست بە بەرپرسیارەتی دەکەیت و دەتەوێت بە وریاییەوە کەسێک هەڵبژێری چاوایە هەستی تۆ؟ باوەڕکە وێت مرۆڤ کەسێکی دەست نیشان کات بخۆ بەریشتە دەنگدانێ دا مرۆڤ ئەتقارتن ژمەتە ڕێیاویدا خزمەتە ملەتێ خۆ بکەتن دا سبای دا چوو فەرمانی دیب سەر ئێزدیانێن و چ مشکلی دیب سەر ئێزدیا چێنە ئەو کەسەی تا دەنگی پێ دەدەی دەتەوێت کەسێکی چاوا بێ کەسێکی سادە بێتە ناو خەڵکیدا خۆمەزن نەکەتن و خزمەتە ئێزدیخانێدا بکەن نەخۆ کران کە خۆمەزن کە سەر ئێزدیا دەبێت هەر ئەم پەرلەمانی ئێزدی بچێت ئاردەکی خزمەتە ئێزدیخانێدا بێت چونکی دەنگیمە ئێزدیا دێچێت بەریە هەڵبژاردنە کاندیدان گەلێک بەڵێنی جۆرا و جۆر دەدەن تە چاوە دەزانی کام بربژێر بەڵێنەکانی وی دروستە و دەنگی پێ بدەیت وتێ ئەو سەرویت مینەتەن هەکە خۆ دێڵما بەدلکەتەن ئەو سەرویت مینێت چونگەم نەقاین ئەم کەس نقار بژمەتەیەکی دەستنیشان کە بێش 100 دەهۆکەتن بەسەم قارین بێژینێ فلان تشتی بوومە بکە ئەم ملەتێت تێکین ئەم ئەەکەم ئەن و کەس کەسێکی ئێزدیمە ئاز ناچمە سەردەم و سندۆقات دەنگدان دەنگە خۆ نەدەمەیەکی ئێزدی بۆچیوێ ما سبەت تشتێک مشکیلەکە ئەوێ دیەکە ئەوێت دەستە داعشدا بلا چتن هاریوام بکەتن ما دەنگی خۆی دایداوان شولاو مە خۆت بڕات بەوە هەیە دەنگی گەنجان لە هەڵبژاردن گرنگە
سۆریش گرنگە بۆچی گرنگە تا بۆچی گرنگە بچی دەنگ بدەیت ستونا وڵاتە بە بگەنجات تایبەتی بۆ ئێزدی ستونا وڵاتە بگەنجاتت ئاباکردن هەر گەنجێکی هەر کەسێکی دەنگ دەتن بۆ پەرلەمانی کوردستان زۆرن لە خەڵکیتی پەرلەمانی عێراق زۆرترن لە خەلکانی تر بژمەتە پینە مێرە پیرەژنە لە خێزانی خۆت لە ماڵەوە لە ئایلەی تۆ تەنیا تۆ یەکەم جارە دەنگ دەدەیت تەمام چ ئامۆژگارێکی تیان کردەوەکو گەنجەکە یەکەم جارە دەنگ دەدەین بابیتە چ ئامۆژگارێکی تی کردووە دەمۆژگاری هەموو ئەژگارێکی باش لە من کردووە بەدە فلان شتی باشە فلان تش نەباشە فلان حەز بە باشە فلان حەز نەباش باشە ئەگەر باوکی تە پێت بڵێ فلان کەس باش نییە فلان حەزبیش باش نییە بەڵام دەتوانی بەرامبەر بەوە دەنگ بە فلان کەس بدەیتە بە قسەی دەکەیت بەێ چونکە ئەوی بتەشمە تەجروبە هەیە بتەشمە دنیای دیتە بتەشمە دزانتن باشە ئەگەر تۆ ڕێکی جیاوازت هەبێ لەگەڵ باوکتە باوکم بتر دەمە دەزانتن کاچی باشەشی خراپە چونکی بتەشمە دنیای هەندێک باسی ئێرم بۆ بکە کاکزانە ئێرە شوێنی مەرازە بژنەوێ ستونا مرازە هەر مرەزەکە تا تو تقاری بخۆ هێرە بخوازی ستونا کال هێرە دەستەخوا بێژێکە دەستە گەشت ڕەخیدی تو بخۆ دوعاکێکە تە چ دوعا چ مراستە هەبتن لە کردێکەی لێرە ژۆر دەبێت دەستت هەر بەیەک بگاتەوە ئاکە بەیەک گەشت ئەو تقاری نایی حەقی تو بزەوج بزەوجی تە نەزەوجی وەڵە دەستم ناگەشت بۆ مگەلێک زۆ یعنی لەگەڵ بۆ منە ئەشێت تۆ 5 ساڵی دیکە بیتە ئێرە و دەستی تۆ بگات چێت بێتمە چەند ساڵی بێ عادیە بێ بەڕاست با منیشتەقیکەمەوە بەس پرسیارێک ئێرە تەنها بۆ ئەوەیە کە زەواج بکەی یاخود هەر مەرازەکە قاری بکەی بەس ئەما وسایکێت پێش ئەوەی بەسەر بکەویت لە دڵی خۆت دەڵی چ دەوێ اینجا ئەوە دەکەی وایە دەستت گەشێت دەبێژی مرازان یعنی ئێستا من دەچم دەبێت بزانم دوعای چ دەکەم لە دڵی خۆمەوە وایە با بزانم تاقیکەینەوە بزان من دەستم دەگات یانە بەس هەست دەکەم زۆر بەرزم من سەری سەریتەن دەستە من گەشت مرازا خۆ دەکەی شەڵا دەبجێت بەس مەرج نییە بۆ زەواج بێت وایە عادیە دەشێ هەر مەرازێکتە بەس ئێرە شوێنێکی تایبەتە بە زەواج نانا هەر مەرازەکە تا بتت قاری لێرە بخۆ بکەی بۆچی دەستی تۆ نەگەشتواتە هیچ مەرازێکی تە بەدی نایە بەێ بەدی دێ پس ئەمە نیشانەکە دەڵێن وەکی بژمەتە بۆ مرۆڤ بۆ نەفسا مرۆڤ باشە مرۆڤ بێت هێرە دەستی خۆ داویشتێکە گەشتێک هیڤیا مرۆڤەکە 5 ساڵ دێ دەستە بێت 8 ساڵ 9 ساڵ باشەتە داهاتووی کللتور و ناسنامەی ئێزدیان لە عێراق چاوا دەبینی ئەم هەتا مالا بارزان هەبتن ئەم دێت سڵامەت بین و دێت پاراستی بین ناسنامەوی پارێزراو دەبێت مەلگەر مالا بارزان بێت تا مالا بارزان ساحب حکمی بێت ئەم دێت پاراستی من حەز دەکەم هەندێک خەڵکی دیکەچ کە ئێرە زۆر قەرەباڵغا وەربگرین بۆی گفتوگۆی زیاتریش بکەین بەڵام نازانم چ کەسێک هەیە بچین توانین بچینە ئێرە؟ بەێ بۆش ناتوانین ئۆکەی با بڕۆینە لایەوە چاوان ئەحواڵی تا تەندروستی تا باشی خەڵکی شنگالی از خەڵکی شنگالێمە ئەز ئێرە شنگال ئێستش لە شنگال هاتووی بۆ ئێرە باری دۆخی شنگال چاوایە وڵە نەخۆش نینە تشتە نینە ژیرە خزمەتگارەکە باش حتا شارعەکە نەیە شنگالێ شارعەک نینە شنگالێ وەلەگەت هاتی هەفت سەعاتات مەشی سیارەتە محێت هایرتان کرد تشتێک لە شنگالی پێتان وایە بەشداریکردنی گەنجان لە هەڵبژاردن تشتێکی باشە؟ وەلەگەت تشتێکی گەلێکی باشە گەنجان بۆ چ برادری گەلک تشتێکی باشە بۆ ئێزدیخان بۆ هەستی کێدما بۆ هەموو تشتی چ ئامۆژگارێکی ئەو دەکەیت کە یەکەم جارە دەنگ دەدات؟ وەلە کێفام دێ ئەو دەنگی خۆ بدێ دەنگێوی شنگال بێرەکەی ئەو بێ دەتەوێت شنگال لەبیر نەکات شنگالش بیرە ناکەم سەدان نە شنگالش بیر ناکەم و ئەس بمرمژی شنگالش بیر ناکەم بەزم دوێ شنگال سەر بکەوێ و ڕۆژاریز بمرم کە من گەی خۆشە گەنجێکی دیکە دەبینم لێرە فەرموو سلااو حەز دەکەم بزانم فەرموو حەز دەکەم بزانم خەونی ئێوە بۆ داهاتووی ئێزدەکان چییە؟ خودێ خەونیمە ئەوە
قالك قرد ما يكون الشنغالي هنا يشتنا هاد نراكرين قالك روفاتي مال بغداينا مرازا وان داكا مرازا وان بابا وان خوشكا وان برا أنا ما حلقة وان هستيت ما بدنا ما وأم بشن قور بكن يعني عندك أشمالي تشارشون عندك أبين تۆ شون پێشتر دەنگت داوە بله مداوة چەند جار جارك مداوة جارێک ئەم جارش دووبارە دەنگ دەدەیت إن شاء الله چ کەسێک هەڵدەبژێریت خدا رنگا دنگك بتنه گرینگی نبی بس پیامک بو آن بر بجیران هیا خودم چی نبی داره دفاعش ملت خود مقابلی بهش حکومت بغداد بریار سر جنوسایت ازیان ده چندین ولات جهانی بریار ده هش حکومت عراق ما و داخلش فراکسیون کردی جگت کن بر هون اش بر موچی هون بایکوتت کنش بداری بس با هون نکارنش بر اوان هستیکاش بر اوان کچو جنت مت هاتنا فروتن هون بایکوت بکنو بیشن هم خوش بغداد وکیشن مادام ام ملت ازی بیشن ازی كردت راسن مادام ام راسن بدارم هوجي فرسانيا ما بقنا خدان مخابني فيش بلي سركرداتيا ئەس دەکەن جناب سروك وكاك نيتشيفان وكاك مسرور مخابني يعني مادام ام كردن بيجن هو كردن ام نختي بيجن ام كردن ام نتني بارتين شبر ايكاتيجي كردا شبر نويجي كردا شبر يقرتو اسلامي جي كردا شبر كومالي اسلامي جي كردا وقتي اگر قوتن كرد مشيوي كشتي بحث كن الكردستاني کاک زانە گەشتینە کۆتایی بەرنامە دەمەوێت بزانم ئەگەر تە یەک پەیامت هەبێ بۆ بربژێری خۆت و بۆ پەرلەمانی عراق چیان پێ دەبێ دەڵێ هیویدارم گەنجمەیە خەڵکی ما هەمی شتە سەر سندۆقی دەنگدانێ بۆ پەرلەمانی عێراقێ و ئەو کەسێم هەڵبژێرین دەردکەویزین هیویدارین تایبەتی خەڵکەمەیە شنگارێ و پارێزتن و هەریکاریەوان بوو